بەڵێ بەتەکی دەمە بڕیارێکی زۆر باشە و گرنگە و بڕیارێکی قانونی و دەستوریە کە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق داوێتی سەبارەت بە قەدەغەکردنی هەڵفڕینی هەر فڕۆکەیەکی دەرەوەی عێراق بە ئاسمانی عێراق لە ڕاستی ئەمە بۆ ئەوەیە کە سەروەری عێراق و سیادەی عێراق بپارێزرێ و بە پێشێل نەکرێ، بەڵام بەداخەوە دەبینین کە لە دوای ئەم بڕیارێشەوە هەمان سیناریۆ بەردەوامە و پێویستە ئەم بڕیارە هەر بەتەنها بۆ دەرەوەی هەرێمی کوردستانیش نەبێ، بەڵکو ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. بەڵام دەبینین بەهۆی لاوازی حکوومەتی عێراقیەوە هەندێک جار ئەمانە وەکو خۆی جێبەجێ ناکرێەوە، دەوڵەتانی دەرەکی گوێی پێنادەن، ئەگەرنا هیچ کاتێک مەفروز نییە لە هیچ شوێنێکە تەیارەی وڵاتێکی تر فڕۆکەی وڵاتێکی تر بێتە سەر وڵاتەکەی تۆ و پێشێلی سیادەکەی بکە. و زۆر جاریژە ناو پەرلەمانە ئێمە بڕیاری لەم شێوەمان دەرکردووە، نەک قانون بڕیار دەرکراوە کە پێویستە ئەم پێشێلی خاکی عێراق نەکرێ، بەڵام پێشێلی بڕیارەکە کراوە کە ئەمە خۆی بۆ خۆی هەم بۆ لاوازی حکوومەتی عێراقیە گەڕێتەوە، هەم بۆ ئەو سڕاعە گەورەیە گەڕێتەوە لە ناو پرۆسەی سیاسی لە عێراقا هەیە، لە ناو پەرلەمانە هەیە و خۆتان نەزانن ئێمە لیژنەی ئەمن و دیفاعمان هەیە لە پەرلەمانی عێراق، پێویستە تابعی ئەم بڕیارە بکە و ئێستا ئێمە لە پشووی دەستوریدان پێم وایە لە دوای مانگینەوە کە دانیشتەکان دەست پێکاتەوە یەکێک لە کارەکانی لیژنەی بەرگری و ئاسایش لە پەرلەمانی عێراق بریتێ لە متابعەکردنی تەداعیاتی ئەو بڕیارە. کاتێک کە بڕیارێک دەرئەکا بێ زەمانی جێبەجێکردنی بکە. بەڵام خۆتان نەزانن ئەم حکوومەتە وەکو ئاماژەم پێکرد کێشەی هەیە لە ڕووی ئیقلیمیەوە هەیەی، لە ڕووی اقتصادی هەیەی، لە ناو پەرلەمانە ڕەنگە تەیاری سیاسی هەبێ کە دیفاع لە بڕیارەکەی عادل عەبدولمەهدی نەکا. ئەمانە هەمووی خۆی بۆ خۆی واکا کە تورکیا و یان هەر دەوڵەتێکی تر جاری وا هەیە پێشێلی خاکی عێراقەکە و حکوومەتی عێراقی قووەتی نییە لەم کاتەیە، یان با بڵین ناتوانێت لە ئاستی نێودەوڵەتی و ئیقلیمیدا و ڕەدی ئەم پێشێلکاریانە بداتەوە، ڕەدێکە با بڵین لە ئاستی مەطلوبا بێ بۆ ئەوی دووبارە نەبێتەوە. ئێمە لە پەرلەمان بەردەوام لەسەرەوە ئیشمان کردووە کە پێویستە هەرێمی کوردستان پارێزراو بێەوە لەلایەن دەوڵەتانی ناوچەکە، نەک بەتەنها تورکیا، هەموو دەوڵەتەکانی ناوچەکە کە جارجار پێشێلی خاکی هەرێمی کوردستانەکەن ئەمە دووبارە نەبێتەوە و داوامان بەرز کردوێتەوە و گفتوگۆ کراوە و زۆر جار لە ناو پەرلەمانە بڕیاریشی پێوەرگیراوە. لە 15 ساڵی ڕابردوو لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە بەردەوام ئەم دەوڵەتانە هێرشیان کردوت لەسەر هەرێمی کوردستان خاکی عێراق و دووبارە بووەتەوە. خۆی بەربەرزەکان زۆرن. یەکەم ئەوەیە کە حکوومەتی عێراقی حکوومەتێکی لاوازەوە کۆ ئاماژەم پێکرد، وەکو دووەمیان سڕاعی سیاسی هەیە و سێمیانە ناو پەرلەمانە خۆی وەکوتم هێزەیە دژی ئەو بڕیارانەی حکوومەتی عێراقی خۆیەتی، یان لەمپەری بۆ دروستەکە.